بینەرانی عزیز سڵاوتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش ئەمڕۆژ خۆمان بە خۆشحاڵە زانی کە بە یارمەتی هاوکارانم بە کۆمەڵێ بەگۆ بابەتی نوێبووینەوە میوانی ماڵەکانتان بەو هیوایی کاکۆی پرۆگرامی ئەمڕۆمان بەدڵی هەموو لایەکتان بێت و هەموو لایەکتان لە ساغ و تەندروست باش بن. خۆشەویستان لە پرۆگرامی ئەمڕۆژماندا دوو تەوەری سەرەکیمان بۆ ئامادە کردوون. تەوەری یەکێک لە تەوەرەکانمان تەوەرێکی وەرزشی و گفتوگۆ دەکەین لەسەر مەلەکردن یاخوڵی وەرزشی مەلەکردن بۆ پێیکە ئێستا وەرزی گەرما وردەبلەکانی گەرما بەرز بۆ توانێت هاوڵاتیان زیاتر ڕوو لە مەلەوانگەکان ئەکەن بەڵام بۆ پێی کە ئێستا لەم کاتەیە مەلەوانگەکانیش داخراون ڕەنگە یاخود ئەگەری ئەوە هەیە هاوڵاتیان لەبەر ئەوەی کە مەلە بکەن یاخود لەم کەشە گەرمایە بتوانن مەلە بکەن ڕووبکەنە چەم و دەریاچەکان کە ئەمەش بێگومان مەترسی خۆی هەیە کەواتە ئێمە لەم پرۆگرامەیە باز لەوە دەکەین کە تا چەند چەم و دەریاچەکان یاخود مەلەکردن لە دەرەوەی مەلەوانگەکان مەترسی هەیە و لە هەمان کاتدا باز لەوە دەکەین کە ئایا ئەو کەسانی کە مەلە دەکەن یاخود دەیانەوێ فێری مەلەکردن بن قۆناغەکانی فێربوونی مەلەکردن چی دەبێت لە هەمان کاتدا پزیشکە بەڕێزەکان زۆر باز لەوە دەکەن کە زۆرێک لە نەخۆشیەکان دەتوانێت لە ڕێگەی مەلەکردنەوە چارەسەر بکرێت کەواتە ئەو نەخۆشیانە یاخود ئەو ئازارانی جەستە کە دەتوانێت لە ڕێگەی مەلەکردنەوەیان چارەسەر بکرێت چی دەبێت دواتر ڕاهێنەرێکی نێودەوڵەتی مەلەوانی لەگەڵ ئێمە میوان دەبێت و وەڵامی پرسیارەکانمان دەداتەوە. یەکێکتر لە تەوەرەکانمان کە من ئێستا میوانەکەم لە ستۆدیۆ ئامادەیە ئەویش گفتوگۆکردن دەبێت لەسەر تەوەرێکی ئابووری باز لە دیاردەی بێکاری دەکەین بێگومان دیاردەی بێکاری یەکێکە لەو دیاردانەی کە لە تەواوی دنیادا بڵاوە لە تەواوی کۆمەڵگە و یاخود هەرێم و هەر وڵاتێکدا بڵاوە کەم تا زۆر ڕێژەکە ڕەنگە گۆڕانی بەسەردا بێت لە شوێنێکەوە بۆ شوێنێکی ترکەواتە هۆکارەکانی بێکاری یاخود هۆکارەکانی بەرزبوونی ڕێژەی بێکاری لە هەر شوێنێکدا بۆچی دەگەڕێتەوە و جۆرەکانی بێکاری دەکرێت چی بێت لە هەرێمێکدا یاخود لە وڵاتێکدا و لە هەرێمی کوردستان بە تایبەتی چ جۆرە بێکاریەک زیاتر بڵاو و یاخود زیاتر هەستی پێدەکرێت و لە هەمان کاتدا باز لە ڤایرۆسی کۆرۆنا دەکەین کە تا چەند کاریگەری هەبووە لەسەر بەرزبوونەوەی ڕێژەی بێکاری لە تەواوی جیهاندا و لە هەرێمی کوردستان بە تایبەتی بۆ مەبەستەش ئەمڕۆ میوانداری دکتۆر کامەران قادرمان کردووە کە بەڕێز یامسپۆری ئابووری مامۆستای زانکۆ دکتۆریان سڵاو لێ بێ و زۆر بەخێر بێت. زۆر سپاس بۆ ئامادەبوون دکتۆر ئەگەر سەرەتا وەکو ناساندنێک بۆ بێکاری بزانین بێکاری چییە و بە کێ دەوترێت بێکار؟ بەڵێ لە زان لە ڕووی ئابووریەوە لە زانستی ئابووریە ئەو کەسەی کە توانای کارکردنی هەبێت و بە دوای ئیشە کارا بگەڕێت و ڕغبەتی لێبێت و ئیشی دەست نەکەوێت ئەو کەسە پێی ئەڵێت بێکار ئەو کەسە پێی ئەوترێ بێکار وەتەمان بێکار ڕێنجی هەیە واتە مەسافە بێکاری چفی ئەگەگرێتەوە لە ڕووی تەمەنەوە لە ڕووی تەمەنەوە لە 15 بۆ 65 واتە ئەگەر لە سەر 65 بێت بەپێ ئەو میعایە دووەلی و دووەلیانی کە هەیە لە 15 بۆ 65 ئەو کەسانی کە بە دوای ئەیانەوەی ئیش بکەن کارێک دۆزنەوە و ڕغبەتیان لێبێ و توانایان هەبێت و بیانی ئیش بکەن و بەڵام ئیشان بۆ دۆزرێت لە چ ڕەنجەکە لە چ تەمەنێکە لە تەمەنی 15 بۆ 60 کەواتە دکتۆر ئەو کەسانی بەڕێزی داماشە بۆ کرد کە ئەو کەسانی کە ئارەزی کارکردنیان هەیە بەڵام کاریان دەست ناکرێت ئەی بە پێچەوانە ئێو کەسانەی کە نانەوێت کارکەن و بەڵام کار هەیە ئەو کاتە ئەمەیان نابێتە بێکاری؟ ئەوە پێڵێن بێکەوەیەکێک لە بێکاریەکان جۆرەکانی بێکاری کە پێڵێن بێکاری اختیاری ئەو بێکاری اختیاریە یعنی بە ئارەزوی خۆی یعنی ئیش ناکات واتە ئەتوانی ئیش بکات و بیشێوە ئیشی دەستگرێت بەڵام ئیش ناکات ئەوە جۆرەکە لە بێکاری بەڵام ئەوە ڕێژێکی زۆر کەمە و ئەوە پەیوەندیە بە پێگەی کۆمەڵایەتیەوە بە تایبەتی لەهەنەیە کۆمەلگایە بەڕاستی بەهۆی هەیە پەیوەندیە بە پێگەی کۆمەڵاتیەوە پێگەی سیاسی و هەنە پێگەی ترەوە کە ئەو بێکاری دکتۆر بە هەرێک سەرباسێکی جۆرەکانی بێکاریشکیم بزانین جۆرەکانی بێکاری چیە و بە تایبەتی لە هەرێمی کوردستاندا کام جۆریان زیاتر ئەبینرێت؟ طبعاً کۆمەڵێک جۆری بێکاریمان هەیە بەڵێ یەکێک لەوانە ئۆپن ئەنئیمپلۆیمنت مەسەلەن ئەو بێکاری کە دیارە مەسەلەن ئەو بێکاریەیە کە لە هەموو دەوڵەتەکە هەیە تەنانەت لە بەریتانیا ئەمریکا وڵاتانی پێشکەوتوش هەیە کە ڕێژەی 2 بۆ 3 بێکاری پێگەێنێت تەمەن نابێت لە 3 زیاتر بێت ئەو ڕێژەیە ئەمە ڕێژەی ستاندارد لە ساسەیە بەڵێ بەڵام بێکاری ترمان هەیە مەسەلەن ئەو بێکاری ڕووپۆشرا و بە کوردی پێڵێن یا با بڵێن ماسک ئەنئیمپلۆیمنت یعنی بەتاڵەی مقەنعە ئەوەی کە ئێستا لە کوردستانە زۆر باوە یەکجار زۆر باوە بێکارێکی ترمان هەیە پەیوەندی هەیە بە بێکاری هەیکەلی اقتصاد کە ڕێبتێ هەیە بە هەیکەلی اقتصاد و ئەو ئیسماراتانی کە لە دەوڵەتێکی دیاری کراوە ڕوئەیات یعنی یەکسان نابێت بەو قووە عاملەی یا ئەو
دەهێزی کاری کە هەیە مەسەلەن ئەو بۆ نمونێسە تۆ شەریکی BMW فەرعێکی لێرە بکاتەوە ناتوانێت کەسێکی وای دەستکەوێت کە بۆ خەبیر بێ لەو بوارەیە بۆ ئەوەی کە بەشداری لە پرۆسی بەرهەمهێنان ناچارە لە وڵاتەکەی خۆیەوە کەسی بۆ بالضبط ئەمە یەکێک لەو بێکارانە کە لەلای ئێمە ئەم جۆرە بێکاریە کەمە بەڵام بێکاری دەوری ئەمە ئێستا لەلای ئێمە زۆرە مەسەلەن ئەوەی کە ساوتمان بوو بەستن ناوبەناوە ئەم ناوبەناوە چێت لە ئێستاە کە بڵێن ئابووری تووشی ئەزمەیەکی با بڵێن بێبازارێکی زۆر ئەبێت ئەمە ئەو جۆرە بێکاریە دەوریەیە کە بەشێکی دەوری ساڵێکە 2 ساڵە 3 ساڵە ئەخایەنێت مەسەلەن شەپۆلێکی ئەزمەی ئابووری و دارایی ڕوو لە وڵاتەکات ئەمە جۆرێکە کە ئێستا زۆر باوە لە ئێمە وەوەی کە باوتر لە ئێمە بێکاری وەکوتم ڕووپۆشراوە یا بەتاڵی مقەنعەیە یا ئەوەی کە پێڵێن ماسک ئەن ئیمپلۆیمنت کەواتە دکتۆر ئەم ڤایرۆسی کۆرۆنایی کە ئێستا بڵاوە تا چەند کاریگەری کردوتە سەر بێکاری و لە هەمان کاتدا ئەچێتە کام یەک لە جۆرەکانی بێکاریەوە بەڵێ بەنسبەت ئەوەی کە یعنی تا چ ڕادێک کاریگەری لەسەر بێکاری تەمان ڤایرۆسەکە بڵێن بڵاوبوونی ئەم ڤای نەخۆشە تا چ ڕادێ کاری کردوتە سەر مەسەرەن ڕێژەی بێکاری لە کوردستانە با بڵێن یا لە هەموو جیهانە بەڕاستی بۆ کوردستان لە دوو ڕێگەوەیە ڕێگەی بەشێکی ڕاستەخۆ ناڕاستەخۆکە ئەوەیە کە لە جیهانە تەسیری سەر سعی نەوت کردووە لەبەری کە هۆکارەکانی بەرهەمهێنان لە وڵاتانی پیشەسازی کەم بۆ یعنی بەشداری یعنی پرۆسی بەرهەمهێنان لە وڵاتانی پیشەسازی کەم بۆتەوە خواز لەسەر نەوت کەم بۆتەوە ئەم خواز لەسەرنەوتە بۆ بەهۆی ئەوەی کە بە شێوەیەکی ناڕاستەوخۆ داهاتی ئەم دەوڵەتانی هەناردەینەوت کەم بێتەوە کە داهاتیان کەم بۆ نەفقاتیان کەم بێتەوە کە نەفقاتیان کەم بۆ طبعاً بێکاری لەناو وڵاتەکەی لەناو وڵاتانی هەناردەینەوە زۆر زیاتر بێت ئەمە ڕێگەیەکان کە ڕێژەیەکی ناڕاستەخۆی لە ڕێگەی کەمبوونەوەی نرخینەوەەوە بەهۆی چێوە بەهۆی ئەوەی کە پرۆسی بەرهەمهێنان لە وڵاتانی پیشەسازی کەم بۆتەوە بێکاریی ترمان هەیە ئەو هۆکاری ڕاستەوخۆی با بڵێن هۆکاری ڕاستەوخۆی ڤایرۆسی کۆرۆنا کە بۆتە هۆی ئەوەی کە بێکاریە ئەوەیە کە ئێستا ڕاستەوخۆ یاوێتی لەکوێ لە بازاری کار لە ناو کوردستانە مەسەلەن بۆ نمونە جگەل بکە خەڵک داهاتی نییە حتا ئێساگەر ئەو داهاتەی خۆشی بۆ بجاریتەوە وەکو جاران نابێت ئەوەی کە بازار بکرێتەوە و مەسەلەن ڕژمارێکی سۆ بچنەوە سەرکار بەڕاستی ئێستا زۆر لە پرۆسی بەرهەمهێنان مەسەلەن زۆربەی کارگەکان بۆ نمونە لە 150 کارگەکانی سلێمانی لە کار کەوتون یا ڕێژەی ئینتاجیان لە 150 کەم کردوەوە طبعاً بێ بەشێک لە کرێکارەکانی خۆیان چی بکەن تا وەکو پێڵێن عربی پێڵێن تەسریحی بکەن بڵێن یا بیان نێرنەوە ماڵەوە بەبێ موچەو طبعاً و هەروەها ئەو دوکان و بازار و ئەو بزنسانی کە لە سلێمانی و لە کوردستان و لە هەر حتا لە عراقی شەیە بە ڕێژێکی زۆر بەچاو کەم بوونەتەوە و بەشێکی زۆر لەو کەسانی کاریان کردەوە لەو پرۆسەیە با بڵێن لەو بەرهەمهێنانەیە کە لە حتا لە ناو بازارە هەیە بەشێکی زۆر تەسیری تێکردون بەڵێ بە تاکید بێکاری کەواتە دکتۆر ئەچێتە کام بواری ئەچێتە بواری دەوریەوە بۆ لەبەرکە شەپۆلێکی ئەزمەی تەمەن شەپۆلەکە بۆ هیچیەوە بۆهۆی قەیرانی مەسەلەن یا بەهۆی قەیرانی تەندروستیەوە قەیرانەکەی ساتوی کەوتووە بەهۆی ئەوە تەسیری لە بێکاری کردووە ئەم بەهۆی ئەوە تەسیری لە ئەزمەی ئابووری کردووە تا ئەزمەیەکی ئابووری دروست کردووە ئەم ئەزمە ئابووریە دەوریە واتە هەتا دنیا بڵێن وا نابێ مەسەن ساڵێکە خایەنە دوانە خایەنە سیانە خایەنە بەتەپەڕبوونی کات چابێ باشە دکتۆر زۆر باست لە بێکاری شاراوە کرد کە لە هەرێمی کوردستانە هەیە ئەکرێ بە نمونەیەک پێمان بڵێ کە بێکاری شاراوە بەست چییە؟ بەڵێ بێکاری شاراوە ئەوەیە کە تۆ ئەچی ئیشەکەیت بەڵام بە فعلی پرۆدەکتیڤنی پرۆدەکتیڤ یعنی چی بەرهەمدار نیت بەرهەمدار شەرط نییە ئەوەی کە شت دروستکەی مەسەلەن ئەو سەرڤیسەکەی تۆ پێشەشێکیت بەقەت ئەو وەیجە نیە ئەو کرێنێک کە تۆ وەریگری بۆ نمونە ئێستا لە مەکتەب هەیە مەکتەبی ئیبتیدایی هەفتا مامۆسایتیایە مەسەلەن یەکەی 6 ساعتیان بەرکەوێت کە لە کاتێکا مامۆسا بێ 24 ساعت چی بکات 24 ساعت هەفتەی 24 ساعت یا 20 زیاتر لە 20 ساعت چی بکات دەرز بڵێتەوە بەڵام لەبەرەوەی کە ژمارەی زۆری تایە بڵێن حکومەت دیارە ژمارەی زۆری تعین کردووە بۆ لەبەرەوەی کە بە حساب خەڵک بێکار نەبێ بەڵام لە ڕاستیە لەسەر ئیکۆنۆمیکەکەوێت لەسەر ئابووریەکەوێت بۆ لەبەرەوەی کە حکومەت دەبێت نەفقاتێکی زۆر بات بەوە کە ئەو کەسە بە حساب بێکار نەبێ بەڵام پرۆدەکتیڤ نییە لە دوجار حکومەت ناتوانێت مەعاشەکەی بە وەکو ئێستا تووشی ئەزمەیەک بێ ناتوانێت مەعاشەکەی بە ئەنجە دوای هەر خۆی ئەو خەڵکە هەر خۆی لێ هەڵەستێتەوە لە حکومەت لەبەرەوە ئەبوایە حکومەت ئەم کەسانە بخاتە پرۆسێکە و کە پرۆسێکی بەرهەمدار بوونایە واتە بەشداریان کردا لە پرۆسی بەرهەمهێنان وەکوتم پرۆسی بەرهەمهێنان هەم مادی و هەم معنەویشمان هەیە ئەوەی کە من باسێکە مەسەلەن نسا بەنسبەت مامۆساوە معنەویە مەسەلەن ئەگەر کاتی خۆی معمەلی چیمەنتۆمان هەبوو پێویستی بە 50-60 کرێکار بوو بەڵام حکومەت 200 کرێکار بۆ تعیین کرد لە پێناو ئەوەی کە خەڵک بێکار نەبێت بە حساب چارەسەری بێکاری بکە بەڵام نازانێت کە لەو لاوە بێکارێکی دروست کردووە کە پێڵێن دکتۆر ئەوەی کە لە فەرمانگە حکومەکانی ژووری وا هەیە لە باتیەوەی کە بە 2 کەس مامەڵی هاوڵاتیان دەتوانێت ڕایکە بەڵام ئەو 5 کەس یا 6 کەسی داناوە لە ژوورەکە ئەمەش بە بێکاری شاراوەدا بەڵێ بەتاکی دەژەر من نمونەی مامۆسام هێنایە بەڵام
طبعا موظف لو فەرمانبەران لەو وەزعی فەرمانبەران لەوە خراپترەوەتە بە شێوەیەکی پێ بە ئینگلیزی پێڵەن ئەفیشنسی واتە بە شێوەیەکی کەفوو بە شێوەیەکی توانادار ناتوانانی هۆکارەکانی بەرهەمێنان بخەیتە گەڕ چۆن هۆکارەکانی بەرهەمێنان مەسەلەن یەکێک لەو هۆکارەکانی بەرهەمێنان چییە مەسەن دەستی کارە ئەو تۆ دەستی کار لە مەسەلەن دائیرەیەک یا وەزارەتێک بۆ نمونە پێویستی بە 10,000 مۆزەف بەڵام تۆ 6,000 مۆزەف بۆ داناوە لە کاتێکە ئەگەر تۆ ئیش بە 10,000 مۆزەف ئەڕوات هەم ئەمە زەرە لە چی ئەیە زەرە لەو سێکتەرانەی تریشە مەسەن سەکرێتی کەرتی تایبەتەیە چۆن کاتێککە تۆ 6,000 کەس تاعینەکەی بۆ کە لە کاتێکە پێویستە 10,000 کەس تاعین بکەیت ئەم 50,000 کەسی زیاد تۆ بێ پارەی ئەو 50,000 کەسە بێت لە کاتێکە پارەی ئەو 50,000 کەسە ئەبوو لە ئیسtisماراتە سەرفکرێت و لەوە بەرهێنانە سەرفکرێت و بەرهێنان چ جۆرەوە بەرهێنانە ئەو کە بە ئینگلیزی پێڵەن sustainable development و تەنمیە متواصلة التنمية متواصلة يعني فراجبوني بردوامي مثلا أبوها أو بارەی لە ئیسtisماراتە سەرفکرایە لە کەرتی تایبەتە سەرفکرایە بۆ لەبەرەوەی کە بیتوانێت کەرتی تایبەت زۆرترین کەس بێنێتە ناو پرۆسەی بەرهەمێنانەوە یەکێکی تر لە جۆرەکانی بێکاری دکتۆرگاڵێن بێکاری وەرزی ئەم بێکاری وەرزی مەبەستمانێت بەڵێ بێکاری وەرزی تەمان جۆرێکی تر لە بێکاری ئەوی پەیوەندی هەیە زیاتر ئەم بێکاریە ناڵێم لە ساسە بەڵام لە 1970 ئەم بێکاریە کەرتی زەراع ئاگرێتەوە بۆ نمونە لە کەرتی زەراعەیە جاریوای لە بەهار و هاوینە زیاتر لە پرۆسی بەرهەمێنانان مثلا لە پاییزە کەمتر ئەتوانن ئینتاجی شتی تر بکەن یا لە زستانە کەمتر ئەتوانن مثلا ئیش بکەن واتە ئەو ئیشی لەوانەیە لە زستانە ڕۆژی 2 ساعت 3 ساعت ئیش بکەن بەڵام لە هاوینە ڕۆژی 12 ساعت ئیش بکەن لەبەرەوە ئەوە پەیوەندی بە وەرزەوەیە هەرچەنە هەنێ بڵێن سەنعاتی تریشمان هەیە بۆ نمونە ئەگەر تۆ معمەلی کارگێکی مبەردەو هەبێت تۆ ناتوانانی یعنی لە زستانیش بەردەوام دروستی بسەبت زیاتر لە بەهارە خۆیان ئاماداکەن و تاقین تاجی بەرزەکەنەوە و زیاتر کرێگار وەرەگرن بەڵام لە پاییزە لەبەرەوەی کە عەدەدی ئەو شتێکە دروستی ئەکەن کەمتر ئەفرۆشێت تەوانە بێ ڕێژەی کرێکارەکانیشان کەمکەنەوە باشە دکتۆر ئەگەر کەسێک لە کارێک زیاتر بکات ئەکرێت ئەو کەسە هەلی کاری کەسێکی تر بەرێ بۆ خۆی زۆر جار ئەبێنین بە تایبەتی لە هەرێمی کوردستانە ڕەنگە لە ئەوروپا شەروا بێت کەسێک لە کارە زیاتری هەیە دوو کاری هەیە سێ کاری هەیە کە ئەمە کاری کەسێکی تری بردۆ بۆ خۆی لە زانستی ئابوووریە ڕاستەکەی بەوە ناوترێت کە ئەگەر یەکێک ئیشێکی زیاتر بکات بڵێ کەسێ ئیش یەکێکی تری بردووە چکا بۆ لەبەر چونکە بۆ لەبەر ئەو کەسە لەوانەیە های کوالیفای بێ مەسەلەن بۆیە ئەم لە شوێنێک تر وەرگیراوە لەبەرەوەی کە کەسی تر ناتوانێت شوێنی ئەو پڕکاتەوە بەڵام یەکشت هەیە لێرە تۆ لە ئەوروپایە بۆ نمونە ئەگەر تۆ ئیدو ئیش بکەیت زەڕیبێت تەساعودی هەیە بۆ نمونە ئەگەر لە ئیشێکیانە ملیۆنێک دەستکەوێت لە ئیشی دومیانە ملیۆنێک ئەویش هەر ملیۆنێک دەستکەوێت واتە تۆ 2 ملیۆن دەستکەوتووە ئەگەر زەریبە بۆ 500,000 لە 105 بێت بۆ ملیۆنێک ئەبێ بە لە 110 بۆ ملیۆنێک 500 بێ بە لە 115 بۆ 2 ملیۆن ئەبێ بە لە 120 واتە تۆ ئەبێ زەریبێکی زۆر بێ هەر خۆت ناچی کارەکە بکەیت بەڵام لێرە چونکە سیستەمی زەریبە سیستەمی ڕاستەخۆی زەریبە نییە بەڕاستی خەڵک ئەچێت بەڵێ دوو ئیشەکات وە لێرە بەڵێ حەسە یەکێکی تر ئەخوات بەڵام لە ئەوروپا نایکات لە بەرەوەیکە بۆ ئەگەر کەسەکە مەسەلەن کوالیفای بێت یعنی کوالیفای مەبەسمەوە یعنی تەکنیکار بێت با بڵێن هەر ئەو لەو ئیشە بزانێ یا ژماریش کەم لەو ئیشە بزانن ئەوە یعنی بەناچاری ئەو کەسێک کە ئیشی دووەمی یاوەتێ ناچارە ئەو بگرێ بکرێ بەڵام ئەگەر لە ئەوروپا بواە ئەو کەسە ناچوو ئیشی دووەمکە بۆ ناچێت دەبێت کە زەریبەیەکی یەکجار زۆری ئەخەنە سەر کە هیچی وای بۆ نامێنێتەوە لەبەرەوە بەناچاری هەندێک ئیشەکەوتەوە بەڵام دکتۆر لێرە بۆ ئیشە حوڕەکانیش هەروایە ئێستا بۆ نمونە کەسێک هەیە مامۆستایە شەفتێک دەوامی مامۆستایەتێکێکە لە دوایەوە ڕۆ ئیشی تەکسیەکات سەرێک ئەگەر بڵێن لێرە سیستەمی زەریبە هەبوایە ئەگەر سیستەمی زەریبە هەبوایە کە مادام ئیشی تەکسی ئەکاتیە ئەچێ مەسەلەن مامەسایە لێرە و لە شوێنێک تیژەر دەرسەڵێتەوە یا بڵێن یا لە کەرتی تایبەتە ئەو کاتە حکومەت دوو قات زەریبەی خەستە سەر وەکو ئەوروپا مەسەلەن ئەو کاتە خۆی ئۆتۆماتیکی شتیشی وای بۆ نامایە بۆ من ئەگەر مانگانە لەو ئیشە زیایی ملیۆنێکی بۆ بمایەوە ئەو کاتە ملیۆنێکی بەربرتا ئەو کاتە 300,000 بۆ ئەمایەوە ئامادە نییە بچێ ئیشێکی قورسکا 300,000 بۆ بمێنێتەوە ئۆتۆماتیکی خۆی نایکە ئەمە یەک دووش کێشەیەکی گەورەی لێرەیە هەیە مەسەلەن بۆ نمونە مۆزەف ئەبێ مۆزەف لە ئەوروپا وایە بۆ نمونە لەوانی کە بە ئەفیشنسی ئەمە باسی بەڕاستی معیاری ئابووری ئەکەین لە 9 بۆ 5 ئێوارە ئیشەکەن مەسەلەن بەڵام معاشی تەواوەتی وەرەگرێ مەسەلەن معاشە وەرەگرێت ئەتوانێت کاتەکان دیاریکراوە کاتەکان دیاریکراوە ناتۆ زۆر زەحمەتە تۆ بچی دوای ئەوەی ئیشکرد بەڵام لێرە بەڕاستی دەوامکردن لە موسساتی دەوڵەتە بە شێوەیەکی زۆر کەم هەیە مەسەلەن ئێستا ئەم باسی ئێستا ناکەین پێشتر شەر تا سعات 12 دەوام ئەکرا مەسەلەن ئەوە نەبوو وەک ئەوروپا لە نۆی بەیانیەوە بۆ 5 ئێوارە
داوام بکرێت بەڵام بۆچی وایە بۆچی کەسەکە ناچارە بچ ئیشی ترکە لەبەرێک ئەو معاشێکە لە دایرەکە وەریەگرێت بەشی بژێوی ژانی ناکات ناچارە کاتێکی زۆریشی بۆ مێنێتوانێ بالضبط ئەچی ئیشی دووەمەکە وە زەریبەش نییە مەسەلەن زەریبە نییە بۆ سەر تەمەن زەریبە مەبەسمان چیە ئەمە خۆ ئەو زەریبە شتێکی باشە بەڵام کە کاتێک حکومەت دەستێکرد بیاتەوە بەچێ بە هەژاران بۆی ڕێژەی هەژاری کەم کاتەوە چکە بیاتەوە بۆ کەسانی کە بێکارن لە ئەوروپا وایە مەسەلەن لە یا لە وڵاتانی پیشەسازی وایە کاتێکەکە دوو ئیشەکە زەریبێکی زۆری لەسەر نەک لە پێناوی کە حکومەت بۆ خۆی هەڵگرێت چییە کات ئەیا بۆ کەسانی کە بێکارن مەسەلەن پێڵن مەسەلەن مثلا ئەوەی کە بە دوای جۆبسیکە جۆبلس یا بۆ کەسانی کە جۆبلسن واتە ئەو کەسانی کە بێکارن بۆ ئەو بۆچی تەمان ئەمە بوعدی چییە بوعدی تەنها ئابووری نییە کەسە بڵێن کە ئەگەر حکومەت زەریبە وەرگێەوە بیا بۆ کەسانی کە بێکارن بوعدێکی تەنها اقتصادی نییە بوعدی سیاسی کۆمەڵاتیە چونکە یەکێک بێکار بێت تەنها زەرری ئابووری نییە زەرری کۆمەڵاتی سیاسی شێبێت واتە لە ڕووی سیاسی و ئاژاوە دروست بێت لە ڕووی کۆمەڵاتی و مەسەلەن کێشەی کۆمەڵاتی زیاتر ئەبێت لەبەری کە داهاتی دەست ناکەوێت چکە هەموو شتێک بەڕاستی بە پارە ئەکرێت باشە دکتۆر کەواتە ئەو ئەوانەی کە باست کرد لەسەر کارکردن یاخود لەسەر کاتەکانی کارکردن ئەتوانین بڵێن ئەم کاتە کەمەی کە لە کەرتی گشتیا هەیە بۆ دەوامکردن یاخود ئەو پشوانی کە هەیەی جمعە و شەمە و پشۆکانی تریشەیگرێتەوە بێتە هۆکارێ بۆی کە خوێندکاران یاخود گەنجانی ئەمە حەزبەوەکەن لە کەرتی گشتی دابمەزرێن بالضبط خۆی یان هۆکاری تریشی هەیە طبعا هۆکاری سەرەکی چییە کە خەڵک حەزگا لە کەرتی گشتی ئێستا مەسەلەن تۆ بچۆرە کەرتی تایبەت لە نوێی بەیانی تا 5 ئێوارە لەوەی و زۆ بە زەحمەتی ئەبێ و بەردەوامیش ئیش بکەی مەسەلەن دوو مۆزداف دانانن ئیشان نەبێت ئەگەر دوانیان دانێن دانیان زیابێ تەسریحێکن یا با بڵێن ئەینێرنەوە ماڵەوە یەک دانەیژ مۆزەفێک دانین یا سێ مۆزەف دادەن کە بەردەوام توان ئیشەکان بکەن چۆن بەردەوام توان ئیشەکان بکەن واتە بەردەوام لە ئیشا بن مەسەن ئەگە بزان یەکێکی زیایە بۆی کە بە ئفیشنسی بڕاتە بە ڕۆژێکی کەفۆ بڕات واتە ئەوانێنە کولفەیەکی کەم بە قازانجێکی زۆر مەسەلەن بە داهاتێکی زۆر و کولفەیەکی کەم طبعا ئەگەر مۆزەفێ زیاتر بگەن پارێکی زیاتر بەڵام حکومەت لێرەیە وانە و هەر لەبەر ئەوەیە کە خەڵک حەسەکات لە کەرتی گشتیە دەوامکە بۆ لەبەری کە حتمما ماوەیەکی کەمی هەیە و زمانی ژیانیشی هەیە مەسەلەن کەس ناتوانێت مەسەلەن دەریکە بەڵام ئەگەر یاسای کار لە کوردستانە هەبووە حکومەت یاسای کاری دانەوە زۆر بیر لە تەقاوتیەکەنەوە بالضبط جاری مەسەلەن زۆربەی کەسەکان بیر لە تەقاوتیەکەنەوە لە سبێنێکە تەقاوتون بەلانی کەمەوە ئەمە جارڵێ پارچە زەویە گوەرەگرین لە ڕێگەی داوامی بالضبط ئەوە شەیە و تەمان کاتی خۆی وابوو بەڵام سەویستم باسی یاسای کار بکەم کە ئەو تەقاوتی ئەو یاسای کارە ئەگەر بۆ کەرتی تایبەتیش هەبێت خەڵک ئەوەنە بیر لەوە ناکاتەوە بچێتە کەرتی گشتی و لە کەرتی گشتیە کار بکە بەس یەکێکی تر لەو نقطانێکە لە کەرتی گشتیین بۆ بەتایبەتی لە دوای کە سعلینەوە بەرز بۆ مەعاشی زۆر زیاکرا بۆ کەرتی گشتی مەسەرن ئەگەر ئەبێنین مەسەرن یەکێک مۆزەفێک ئەگەر مثلا 15 ساڵ خزمەتی هەوای نزگەی ملیۆنێک 500 بەرگەر کە مقارنتن بە کەرتی تایبەت زۆری فەرق بووە داوامەکە شیوانە بوو بەڵام یەک شت هەیە لێرە ئەبێ حکومەت یاسای کاردان یاسای کار چییە بۆ کەرتی تایبەت دانێ مەسەن مینیمم وەیج هەیە دکتۆریا تا ئێستا چۆتە بواری جێبەجێکردنەوە پەیڕۆ کراوە ئەوەی ئاگادار ئەو یاسایە نییە هەش بێت کەم و کورتی زۆرتیە کەم و کورتەکان لەکوێیە مەسەن لەوەیە کە مینیمم وەیجی دانەوە مینیمم وەیج یعنی ئاستی نزمی یعنی دیاریکردنی نزمترین ئاستی کرێ بۆ کرێکار مەسەلەن ئێمە لە هیچ شوێنە نەمان بیستووە من لە هیچ شوێنە نەبیستووە نزمترین ئاستی کرێ دانرابێت داش نارابێت دیارە جێبەجێ ناگرێت چونکە لە ئاڕی واقعە یعنی لە واقعە لەناو بازارە مینیمم وەیج هیچ کۆمپانیاک نایە بڵێن کە خەڵک وەرەگرێت حکومت پێ بڵێت تۆ ئەبێت لە مەکەمتری نەیتێ بۆ ئەمەە سەعات بۆ ئیشە لە مەکەمتری نێتە تەعاامە لە وڵاتانی پێشکەوتوە هەیە بەس تەمان لێرە نییە هەر لەبەرەوەی ئەمە پاڵ بە خەڵکەوانەی کە زیاتر هەوڵا بۆ تاعینبوون نەک چ لە کەرتی تایبەت هیچکاسوە لەبەری کەرتی تایبەت وەیجێکی یاڵێ بڵێن کرێژی کەمی ئااتێ بە ساعتێکی زۆرەوە و هەروەها بێ ڕژەی ساعتیش دیاری بکرێ بەڕاستی ئەگەر ئۆڤەرتایم بێ مەسەلەن ئەبێ 8 ساعت عادەتەن لە وڵاتان بڵێن ئەو وڵاتانی کە بڵێن پێشکەوتون سی5 بۆ سعدی شەکەن و ئەگەر زیاتر لە چه ساعتیشکەن بە ئۆڤەرتایم حسابە بۆ ئۆڤەرتایمی ژواتە دەبڵ معاشان بۆ سەرفەکە بۆ حسابەکرێت بەس لێرە بەڕاستی ئەوە کەواتە دکتۆر مەرج نییە ئەو کەسەی کە بڕوانامەیەکی هەبێت دەرچوی زانکۆ پەیمانگابێ هەوڵ بۆ کەرتی گشتی بات کەرتی تایبەتیش زۆرە یاخود کاری حۆڕ ئەتوانێت کار بکات بەتەکیید مەرج نییە بەڵام ئایا فرسەتی ئیسtisماری تەمان ئەوە هەمووی ئەگەڕێتەوە بۆ ماکرۆ ئیکۆنۆمیک واتە اقتصادی کولی واتە پەیوەندی هەیە بە سیاساتی مالی و نەقدیەوە مەسەلەن حکومەت چی بکە بۆی کە ئیش زۆرکە مەسەلەن ئێستا لە مۆزعای ئەمە حکومەت بێت لە باتووی کە کینزوە ئاڵێ یعنی ئەمە ئێوانە ئێمەواناڵێ ئابوورناسی گەورەی
ئەمریکی بڵین بەڕەچەڵک بەریتانی بوو بەس لە ئەمریکا اقتصادی ئەمریکا ڕزگار کرد لە پێ کەوتی ئەبێت تۆ تەڵەب دروستکەیت تەڵەب لە ڕێی نەفقاتی دەوڵەتەوە بەڵام ئێستا حکومەت بەتەمایە نەفقاتی خۆی کەم کاتەوە لەو کاتەیە کە نەفقاتی خۆی کەم ئێستا لەم 6 مانگایە نەفقاتی خۆی زیاتر کەمەکاتەوە ئەمە ئەبێتە هۆی بەڕاستی بێکارێکی تونتر لەوەی ئێستا ڕوئە لە 6 مانگی داهاتوە مانگی 8 9 مانگی 11 زۆر بێکارەکە لە ئێستا خراپترە بێ بەڕاستی ئیتر باشە دکتۆر کەواتە بە شێوەیەکی گشتی هۆکارەکانی بێکاری لە زانستی ئابووریا بە شێوەیەکی گشتی بۆچی گەڕێتەوە لە هەرێمی کوردستانە بۆچی گەڕێتەوە طبعاً هۆکارەکانی طبعا ئەگەر بۆ من لە ئەمریکا ئێستا مثلا لە ساعت 4 بێکارە سیانزەی بێکارە حکومەت هەوڵەیە چی بکات مثلا ئینترست ڕیت نرخی سوودی کەم کردێتەوە بۆ 0.5 یعنی لە سانی و مەساویشێکە بۆ هاندانی ئابووری مثلا لە کوردستان هۆکارەکانی بۆچی ئەگەر یا مثلا تحفیزی ئابووری ئەکا بۆ نمونە 2 تریلیۆن دلار خاتە بازارەوە هانی مثلا يعني أيابا تاككان بويكا خواست دروسكن بويكا خواست دروس كواتا خواست لسش مكان هيك خواست لسش مكان أبو أوقات شيء أبيت أو كاتا ديسانة ومعاملة كان أكونه كار بلام لكردستان أمنية لكردستان هو كاركاني سيا هو كاركاني وكوتمان هو كاركاني بيوندي هي بويكا بشريك اقتصادي بيرنا كراوته وجماريكي زور خلكان تعين كردوا و او خلقي كتعينها كدو التزامات بس حكومته كبين معاش عم بعته او معاش كادرا بخلق للرئيس استثماراته كرتي تايبتي هن رك خساوه باشتر بوله اما هي فلان كماس ان امبلويمنت مثلا كبو هو كبطالي روبوشراو يا او كابيلن بطالي مقنعه اما هي كان هو كاري كتير شيء طبعا بوي كهانداني كرتي كشتوكال بي بوي كرتي كشتال بيش كبيت مثلا چونکە ئەوان کەسانی کە لە کەرتی کوشتیاڵی شکەنی یا لە لادەکان ئەژین بەڕاستی زۆر بێکار زۆر بێکار نەبەرێک ئەوش ئینتاجی کە بەرهەمێنن ناتوانن بیفرۆشن. دکتۆر زۆربوونی ژمارەی دانیشتوان کاریگەری هەیە لەسەر زیادبوونی ژماری بێکاری حتما کاریگەری هەیە بەڵام بەقەت ئەو دوو هۆکارە کاریگەری نییە مثلا ئەوەی کەوتمان ئەو جۆرە بێکاری کە هەمانە بەکاری ڕۆپۆشرا و بە شێوکی زۆر بەربڵاو لە کەرتی گشتیە مثلا خەڵک تاینکەی دووش ئەم سایکل ئەنئیمپلۆیمنت مثلا ئەوەی بەچ بە تاڵی دەوری چیە پەیوەندی بە دەوری ئابوووریەوەیە مثلا لە ئابووریا چەند دەورانتوانێت دەورانی مثلا گەشەکردنمان هەیە دەورانی پوکانەوەمان هەیە مثلا ئەوە ئێستا دەورانی تاڵێن پوکانەوەیان بەڵام ڕێژەی مثلا ڕێژەی ژماری دانیشتوان طبعا تأثیری ئەبێ بەڵام ئەمە بەێ بۆ نمە ڕێگرتن لە زیادبوونی ڕێژی دانیشتوانیش بە شێوەیەکی زۆر تونگ خراپە مثلا بۆ نمونە ئێستا لە سین ڕێژەی دانیشتوان زۆر بوو لە هەشتاکانە مثلا ڕێگری کرد کە نابێت لە یەک مناڵ زیاتر نامێ بەڵام ئێستا کەسێکە ڕێژەی ئەو کەسانەی لە نێوان 15 بۆ 65 زۆر کەم بۆتەوە و ڕێژەی ئەو کەسانی کە لە سەروی 65 زۆر زیاترە ئەمە چییە تەسیر لە بەرهەمینەتەوەیەکە لە هەرێمی کوردستان دەستی کاری بیانی تا چەند هۆکارە دکتۆر بەڵێ ئەمەش ئەگەر بە ناچاری بێت وەکۆی کە بەڕێزت باسی کرد لەوانێ شتێک هەبێت یاخود کۆمپانیایە کارەکاتەوانێ لێرە کۆمپانیا کە کاتەوانێ ناچارە کارمەندی خۆی بنێرێ ئەمان ناچاریە بەس ئەگەر بۆ بەدەستێنانی بژێوی ژیانیان هاوڵاتیان لە شارێکی تریان لە وڵاتێکی ترەوە سەردانی ئێرە بکەن بەڵێ بۆ ئێستا زۆر باس لە تۆڕە کۆمەڵایەتەکانە یان لە تەلەڤیزۆنە زۆر باسی شتێک کرێت ئەڵێن باشە بۆچی مەسەلەن لە وڵاتانی تر خەڵک هێت لێرە ئیشەکات باشە ئەمە هەر پەیوەندی بە حکومەتەوەیە چۆن پەیوەندی حکومەتەوەیە پەیوەندی بۆیە کە تۆ ملیۆنێک و پیانسایی بە یەکێک هیچ کە پرۆدەکتیڤ نییە کە بەرهەمدار نییە ئەوە کۆمپانیایکی کرد ئەمە لە حکومەتە کۆمپانیایکی کەرتی تایبەت ناتوانێت 500,000 شواتێت چونکە ئەوێ کەمترین ئەبێ 300 باتێ 300,000 باتە باشە 300,000 بە تاکەکانی ئێمە ناتوانێت بژی تاکەکانی ئێمە چونکە ئاستی گشتی نرخەکان بەهۆی ئەوەی کە حکومەت پارێکی زۆری خستۆتە ناو بازار و ئاستی گشتی نرخەکان برز بۆتەوە تۆ بە 300,000 ناتوانێت کرێخانەوەیگیش بیت کەواتە ئاستی گشتی نرخەکان برز بۆتەوە لەم کاتەیە ئەو کەس بە 300,000 و ئیشی بۆ ناکات ئەی چی بکە لەم کاتەیە ئەو کۆمپانیایانە کە ئەیانەوێت بەکەم نرخێکی کەم مەسەرەن ئیش و کارەکانیان بڕوا ئەبێ ناچار بن پەنابەر نەبەچی بەرکرێکانی بیانی کە ئەوان 300,000 دووەرە قەونیوەکە بۆ ئەوان دکتۆر هەنێ جار ئەو کارانی کە کرێکارێکی بیانی لێرە ئەیکا ڕەنگە کوردەکەی خۆمان نەیکات ئەمەش دروستە ئەوەش دروستە لەبەرێکە ئەوش پەیوەندی بە پێگەی چیەوەی پێگەی کۆمەڵایەتیەوەی بەڕاستی ئەوش پەیوەندی بە کەلتورەوەیە ڕاستی پەیوەندی بە ئابووریەوە نییە ئەوە لە کەلتوری ئێمەیە وا پیشان دراوە ئەگەر یەکێ مەسەلەن ئەو ئیشە بکا بەڕاستی خەڵک بە چاوێکی زۆر
باش سێری ناکەن بەچاکی کەم سێری کات لە کۆمەلگایە مەسەوە دکتۆر ڕەنگە هەر ئەو کەسانەی ئێرە کە لێرە بەو کارە ڕازینین بەڵام خۆیان لە وڵاتێکی تر یاخود لە وڵاتێکی بیانە ئەو کارە زۆر ئاساییە بەلایەنەوە طبعا لە وڵاتە بیانیانە ئەتوانم بڵێم یعنی بەداخەوە ئەو شتەوایە لە وڵاتە بیانیانە ئەو خەڵکی کە یعنی خەڵکی ئەو وڵاتانە کە سەیری ئەو کەسانە ئەکەن بەو چاوە سەیری ناکە وەک ئەوەی کە خەڵکی کورد سەیری مەسەلا نەکورد هەر میدڵیست یعنی شەرقەوە سەد هەر بەعام وایە لە خۆرە وڵاتان هەمووی وایە بەو چاوە سەیریەکەن بەڕاستی مخۆم لەوێ ژیاوم 9 ساڵ لە بەریتانیا ژیاوم یعنی ئەو خەڵکە زۆر بە شێوەیەکی اعتیادی سەیری ئەو خەڵکاناکەن تەنانەت خەڵکانێکی زۆری بەریتانی هەیە ئەو ئیشاکەن شتێکی اعتیادیشە یعنی کە ڕۆژە لە ڕۆژان کەسێکی سەیری نەکردوون بە چاوێکەوە بەڵام لێرە دیارە بەهۆی کە باگراوندێکی بەڕێزێت ئەگەڕێتە بۆ کللتورەکە دەستەکانە خۆش بێ دکتۆریان زۆر سپاس بۆ سەرجەم لاوتەکان لە زۆر سپاس بۆ دکتۆر کامەران قادر کە بەڕێزیان سپۆری ئابووری و مامۆستای زانکۆ سپاس بۆ ئامادەبوون کە لەم بەشەی پرۆگرام لەگەڵمان بووی بەڵێ خۆشویستان ئێستاژە چینە لای پەیامنێرمان کاروان مەسعود کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمانە هەواڵ و زانیاریەکانی ڕۆژمانەتێ کاروان سڵاو لێ بێ ئەم کاتت باش فەرم و هەواڵ و زانیاریەکان لای تۆن چنوورم کاتەی تۆ تاوای بینەرانیش باش ئەمڕۆ ڕۆژێکی دیکەی گەرمە لە شاری هەولێر ئێستا ئێمە لە سنتەری شاری هەولێرین بەرزترین پلەی گەرمە 40 پلێ و نزمترینیش 30 پلێ ئەواتە ڕۆژێکی گەرمە بەڵام نەچاوەوەی کە ئەو گەرمایە هەیە لەبەرەوەی کە قەدەغەی هاتوچۆیە زۆربەی هەرە زۆری باڵین هاوڵاتیان لە ماڵەکانیانە ڕەنگە و گەرمایە لەیانە داخود کاریگەرێکی ئەو توێنە بێت لەسەریان بەو پێی کە تەنیا ئەو باڵێ ئەو شوێنانە نەبێت کە ڕێگە پێدراون لەلایەن ژووری ئۆپەراسیۆنی پارێزگای هەولێر کە کراونەتەوە بۆ باڵێ خزمەتگوزاری گشتین بۆ هاوڵاتیان وەکو مارکێت و نانەواخانە و بەشێک لەو شوێنانی کە ڕێگەیان پێدراوەکە بکرێنەوە دەمەی ئاماژە بۆ بکەم کە لە 24 ساعتی ڕابردوو لە شاری هەولێر 80 کەس تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون لەگەڵ ئەوەشدا 38 کەس لە شاری هەولێر چاک بوونەتەوە نەخۆشەکان تێپەڕاندووە و لە 24 ساعتی ڕابردووش یەک حاڵەتی مردن لە شاری هەولێر هەبووە لە ماوەی 1.6 تاکو 36 کە یەک مانگ دەکات لیژنەکانی سەر بە پارێزگای هەولێژنەکانی چاودێری واتە لە سنووری پارێزگای هەولێر کە دا قایم قامیەتە لەو ماوەی ئەو مانگەدا 2206 شوێن داخراون ئەوانەی کە سەرپێچیان کردووە لە ڕێنمایە تەندروستیەکان لیژنەکان ڕۆژانە بەردەوام گەڕان و سەردانیان هەیە و شوێنانەی کە پابەند نەبن بە ڕێنمایەکان ئەو شوێنانەی کە با بڵێن کەلوپەل و خۆراکی ماوە بە سەرچیان هەیە ئەو شوێنانە سزا دەدەن زۆر جار دەگاتە ڕادەی داخستن وەک لە ڕاگەیەندراوی ژووری ئۆپەراسیۆنی پارێزگای هەولێر ئاماژەی پێکراوە کە 2260 شوێن لە ماوەی ئەم مانگەدا داخراوە مەش بەهۆی پابەندنەبوونیان بە ڕێنمایەکانی تەندروستی یاخدۆ ڕێنمایانەی کە لەلایەن ئەوانەوە لە پێشووتریشدا هەبووە دەمێ ئامارێکیش ڕابگەێنم کە لەم ماوەیەدا لەوەتەی ئەو گەرمایە کە هاتووە دەکەس لە زەی گەورە یاخود زەی کەڵک سەر بە قەزای خەبات خنکاون ئەوان لە کاتی مەلەکردندا دیارە خنکاون بۆیە ئەو کەسانەی کە خنکاون تەمەنیان لە نێوان 15 بۆ 28 ساڵ بوو ئەگەر چیش سێ تیمی غەواس هەیە بەڵام ئەوان بەهۆی ئەوەی کە ئەو شوێنانە مەلایان کردووە کە ڕێگەیان پێ نەدراوە بۆیە تووشی ئەو کارە ساتەم و تەنانەت لە ماوەی 9 ڕۆژی ڕابردوو 6 هاوڵاتی لە ئاوی زەی گەورە یاخود کەڵک خنکاون. سپاس بۆ پەیامنێرمان کاروان مەسعود کە بەشەیەکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان بووی سپاس بۆ تۆ سپاس بۆ سەرجەم لە زانیاریەکانت بەڵێ خۆشەویستان ئێستاش کاتی گفتوگۆکردنی تەوەری دوین پرۆگرامەکەمانە ئەوش گفتوگۆکردنە بێ لەسەر تەوەرێکی وەرزشی باز لە وەرزشی مەلەکردن ئەەکەین بۆ پێیکە لەگەڵ بەرزبوونەوەی پلەکانی گەرما و لەگەڵ ئەوەی کە نزیک دەبینەوە لە وەرزی هاوین هاوڵاتیان زیاتر ڕوو لە مەلەوانگەکان دەکەن بەڵام بەهۆی بڵاوبوونەی ڤایرۆسی کۆرۆنا بەهۆی ئەم بارودۆخەی کە لە ئێستا
3%دا لە هەرێمی کوردستان و تەواوی دنیای گرتوێتەوە مەلەوانگەکان داخراون لە پێناو پاراستنی هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی. ڕەنگە داخستنی مەلەوانگەکان ببێتە هۆکارێک یا ببێتە پاڵنەرێک بۆ ئەوەی کە هاوڵاتیان زیاتر ڕوو لە چەم و دەریاچەکان بکەن بۆ مەلەکردن، کەواتە ڕووکردنە چەم و دەریاچەکان یاخود مەلەکردن لە دەرەوەی مەلەوانگەکان چ مەترسیەکی هەیە. ئێمە لەم پرۆگرامەیە باز لە مەترسیەکانی مەلەکردن دەکەین لە دەرەوەی مەلەوانگەکان و لە هەمان کاتا باز لە قۆناغەکانی فێربوونی مەلەکردن دەکەین کە ئەگەر کەسێک بیەوێت فێری مەلەکردن بێت ئەوە قۆناغەکانی چیە و چۆن پێدا تێپەڕ دەبێت. لە هەمان کاتا باز لەوە دەکەین کە زۆر جار دکتۆرەکان یاخود بڵێ پزیشکە بەڕێزەکان باز لەوە دەکەن کە زۆرێک لە نەخۆشیەکان دەتوانێت لە ڕێگەی وەرزشی مەلەکردنانە چارەسەر بکرێ و ئەمڕۆ دەپرسین کە ئایا ئەو نەخۆشیانە یاخود ئەو ئازارانی جەستە کە دەتوانرێت لە ڕێگەی مەلەکردنەوانێت چارەسەر بکرێ چی دەبێت. بۆ ئەو مەبەستەش ئەمڕۆ مامۆستا بڕوا سەلام کە بەڕێزیان یاریزانی هەڵبژاردەی عێراقن و لە هەمان کادا ڕاهێنەری نێودەوڵەتی مەلەوانین. مامۆستا بڕوا سڵاو لێ بێم کاتەوە باش. زۆر بەخێر بێت. سپاس دەکەم. مامۆستا بڕوا ئەگەر سەرەتا هەر لە داخستنی مەلەوانگەکانەوە دەست پێ بکەین، بزانین داخستنی مەلەوانگەکان چ کاریگەریەکی نەرێنی دروستەکە لەسەر مەلەوانان بە شێوەیەکی گشتی و بە تایبەتی یاریزارانی مەلەوان. بەڵێ من پێشەکی دەستخۆشیەم تەوەرە لەکەم ڕاستی تەوەرێکی زۆر جوان بوو. کۆمەڵێ خەڵکی زۆریش لەم کاتەیە تالیبی مەلەکردن حەزیان لە مەلەکردن. من پێم باشە لێرەوە چەند زانیاریەک و چەند معلوماتێک بەم لەسەر داخستنی مەلەوانگەکان و ئایا بەدیلی ئەوە چێک کە تۆ مەلەوانگەکان داخرێت لەکوێیان مەلە بکەی و ئەو ڕێگایانە چین کە تۆ بیکەی بۆی چونکە لە پێش هەموو شتێکەوە ڕاضا بێت تەندروستی خۆت لە هەمووی گرنگتر بێت کە تۆ تەندروستی خۆت نەپاراز لە ڕاضەکانی ئەو کاتە هیچ ئیسفادەیەکی لێ ناکەی. بە شێوەیەکی گشتی مەلەوانگەکان کە داخرێن بە حەقەت ئێمە وەکو خۆمان وەکو یاریزانان وەکو دەستەی مدەڕیبان یعنی هیچ لەگەڵ ئەوانین کە مەلەوانگەکان داخراوە بۆ لەبەرەوەی ئەبێ کە تۆ مەلەوانگەت داخست شوێنێکە داخست بگەڕێتەوە بۆ سەرچاوەیەکی علمی. خۆش دەزانی باشترین شت بۆ لە ناوبردنی ئەم ڤایرۆسە وەرزشکردنە. وەرزشکردنی بە تایبەتی وەرزشی مەلەوانی تاکە وەرزشەکە ئینسان 360 ماسوولکە لە لەشی هەیە بتوانێت هەر 360 ماسوولکەکە بەیەکەوە بجوڵێن. ئەمە ژواکە بەرگری لەش بە قووەت بێ، سوڕی خوێن چالاک بێ، کۆ ئەندامی هەناسا هەرس هەموو بە شێوەیەکی زۆر زۆر چالاک ئیش بکە. من لێرە چەند سەرچاوەیەکتان بۆ باسەکەم ئێستا کە جامیعەی خاشوون لە کۆریا کە جامیعەیەکی بەناوبانگە توێژینەوەیان لەسەر ئەوە کردووە کە بە هیچ شێوەیەک ئەم ڤایرۆسە لە ڕێگای ئاوە ناگوازرێتەوە. بە هیچ ینی ئەگەر کەسێک هەڵگری ئەم ڤایرۆسە بێ بچێتە ناو ئاویشەوە بە هیچ شێوەیەک ناگوازرێتەوە. ئەو کەسەشی کە مەلە ئەکا چی ڕێگایەک پێویستە بۆ ئەوی کە ئەو مەلە بکات. خۆ دەزانی تۆ لە دەرەوە بێتوانی دەمام ببەستی ینی ئەتوانی خۆت پارێزی، بەڵام تۆ کە چوویتە ئاوە ناشتوانی دەمام ببەستی. ینی بۆ لەبەر ئەوەی ئینسان لە کاتی مەلەکردنا ناتوانێت ئەو شتانە بەکاربێنێ. ڕۆژنامەی سوشونی کۆری توێژینەوەیەکیان کردووە لەسەر ئەو کەسەی کە هەڵگری ڤایرۆسە ئاچێتە ناو ئاوە بە هیچ شێوەیەک زەرری نییە بۆ کەسی بەرامبەر بە شەرتێک ئەو مەسبەحە ئەو شوێنی کەمەلی تیاکرێت بە شێوەیەکی ستاندارد کلۆری تێبگرێت. خۆ دەزانی کە ئەم چەند ماوەی کەرەنتین دەست پێ کرد شەقام و کۆڵان و جادەکان هەمووی بە مادەی کلۆر پاکرایەوە بۆ لەبەرەوەی کلۆر مادەیەکە دژی ئەم ڤایرۆسەیە. لە کاتی مەلەکردنیشا کە ئەو مەسبەحی کە هەر مەلی تیاکەی ئەم کلۆرە بە ڕێژەیەکی ینی ستاندارد نەک مەسبەحەیە هەنێ مەسبەحەیە زۆر گوێ نایەت بە کلۆرەکە بە شێوەیەکی زانستیانە بەکاری بە شێوەیەکی زانستیانە بە شێوەیەکی ستانداردەکەی خۆی چەند دەرمانێکی تر هەیە pH 256 کە ئەمانە هەمووی مەوادی تەحقیم نەخرێتە ناو مەسبەحەوە بۆ سەلامەتی گیانی ئینسانەکە خۆی ئەگەر بێ لەوە ئەگەر تۆ باسی ئەو بکەین ئێمە مەسبەحەکان کە داخراوە لەبەر ئەم ڤایرۆسی کۆرۆنا چەندەها نەخۆشی پێست هەیە. تۆ ئەگەر کەسێک ئەو نەخۆشی هەبێ بچێتە ناو مەسبەحەوە بە هەمانشی ئەوی دەگوازرێتەوە، بەڵام کە تۆ ئەم موادانە لەگەڵا بەکارهێنا هیچ تەسیرێکی نابێت لەسەر ئەوە. ینی بۆ نمونە ئەگەر کەسێکی تووشی نەبێ بچێتە ناو مەسبەحیش و ئاوەکە لە ڕێگا بچێتە ناو ماعیدەوە لەشی ئینسان لە ناو لێش خۆی ئەنزیمێکی تیا لە ناو ماعیدە و ئەندامی هەرسا زۆر توانای بە قووەترە لەو ڤایرۆسە کە لە ڕێگای ئەچێتە ناو لەشەوە، چونکە ئەم ڤایرۆسا چێتە ناو قورگولوتەوە، بەڵام کە چوە ناو ماعیدەوە بۆ نمونە یەکێک کە چێت ئاو لەو ئاوا چێتە قورگەوە لە کاتی مەلەوانی هیچ کێشەی نییە، هیچ زەرێکی نییە. بەپی ئەو سەرچاوی کە لە ڕۆژنامەی سوشونی کۆری
ئاماژەی پێگاڵە هیچ کێشەیەکی نییە ئەم شێوە مەلەکردنە بۆ لەبەرەوەی تۆ ئەو ڤایرۆسە کاچێتە ناو لەشی ئینسان و لە ناو مەعیدەیە ینی ئەندامێکی بەرگری وای تایە کە زۆر چەنەها قاتی ئەم ڤایرۆسە بەقوترا. باشە مامۆستا بڕوا بەڕێزی دۆکۆی کە یاریزانێکی هەڵبژاردەی عێراقی و بەڕێست و هەموو یاریزانەکانی تر لەم کاتەیە کە ئاوادا دەبڕێن لە مەلەوانگەکان و لە مەلەکردن چەندێک کاتتان پێویستە بۆی کە جارێکی تر بچنەوە سەر ئەو ئاستی پێشوتان خۆی کە هەر یاریزانێک کە لە فترەی پشوکردنەدا بڕبوون نسامی یاریزانی مەلەوانین مەلەوانگە داخراوە ئەبێ ئێمە خۆمان بەڕیازەیەکی ترەوە خەریکم پێ وترێ پشووی پۆزتیف ینی بۆ ئەوی تۆ ئاستی جەستەیت لە ڕووی ئاستی جەستەیەوە لاواز نەبی ینی ئەتوانی بچی لە ڕاکردن بکەی ئەتوانی بچی لە بەحرەکانە ئەو کەسێک کە یاریزانێکی باش ئەتوانێت بچی لەوێ مەلە بکە بەڵام کەواتە ئەم دابڕانە لە ئاستی یاریزانەکە کەمەکاتەوە یاخود بەتەکی زۆر کەمیەکاتەوە چونکە تۆ گەر پاڵەوانەتێک دەبێ ئەبێ خۆتەزانی بە دوو فتراتیە پڕ هەر یاریزانێک کاچێت بەشداری پاڵوانەتێکەکە بە دوو فترا تێپەڕێ فتری یەکەم پێوترە فتری ئەعداد خاص ئامادەکردنی جەستە بە شێوەیەکی گشتی کە ئەم فتری تێپەڕام جەستە بە شێوەیەکی گشتی ئامادە بوو دو ئەوە دێتە سەر فتری ئەعداد خاص تۆ تایبەت تەمرینەکەی بەو چالاکیە بەو شێوەی کە تۆ بەردەوامیانی ئەمە واکە ئەتوانی فتری ئەعداد ئامەکە بە تاوی وەکو خۆی بەجێبێنی نە فتری ئەعداد خاصەکەش ئەوەش کاریگەری زۆرێ بێ لەسەر ئاست و ئەنجامی یاریزان لێرە. بەڵێ کەواتە چەندێک کاتان پێویست ببەوەی کە بتوانن بگەنەوە ئاستی پێشوتان بەجددی فتری ئەعداد خاص ئەعداد عام عفو بە شێوەیەکی گشتی لانی کەم دوو مانگەوێت دوو مانگەوێت تا تۆ ینی جەستە بە شێوەیەکی گشتی ئامادە ئەبێ خۆتەزانی مەلەوانی ریاضەیەکە لە هەموو ریاضەیەکی تر قورسترا چونکە بە حکمی وە کۆمەڵە ماسوولکە هیچ ماسوولکەیەک نییە لە گیانە نەجوڵێ لە کاتی مەلەکردن. بەڵێ دەست خۆش مامۆستا بڕوا کەواتە هەروەکو لە وتەکان تاوەڕێز داماشت پێکرد کاتێک کە مەلەوانگەکان دائەخرێت هاوڵاتیانە گەڕن بۆ بەدیلەکەی کەواتە لەم کاتەیە هاوڵاتیان ئەگەریەوە هەیە زیاتر ڕووبکەنە چەم و دەریاچەکان بۆ مەلەکردن چەم و دەریاچەکان یاخود مەلەکردن لە دەروی مەلەوانگەکان چه کاریگەری یاخود چه مەترسیکی هەیە لەسەر هاوڵاتیان و لەسەر مەلەوانان بەگشتی خۆی مەلەکردن لە مەسبەحا لەگەڵ مەلەکردن لە ناو دەریاچەکانە جیاوازێکی زۆری هەیە جیاوازەکەی بە حکمیەوە مەلەکردن لە مەسبەحا قوڵی ئاوەکە زۆر 3 مەتر بێ ینی تۆ گر یەکێک مەلەر نەزانێت بکوێتە ژێر ئاوەکەشەوە هەرچۆنێک بێتوانێت شەقێک با لە عەرزەکە بێتە دەرەوە پانی مەسبەحەکە زۆر لانی کەم چاودێرێک هەیە لانی کەم بێ لە چاودێرەکەش کۆمەڵ خەڵکی تریتیایە لەناو مەسبەحەکان ئێستا زۆر بە خۆشحاڵیەوە چەندها ئامێری دانراوە ئەگەر بێکی بکوێتە ژێرەوە ئەتوانێت چاودێرەکە هەر نەشتێتە ئاوەکەەوە کۆمەڵێ ئەدەوات و کەلوپە لە هەر بۆی ڕاکێشێت دوانێت دەست پێ بگری بێنێتە دەرەوە ئەتوانێت بێت دەر بەڵام لە مەلەکردن لە دەریاچەکانە زۆر جیاوازە ینی ئەتوانم بڵم 360 لە جیاوازە لەگەڵ مەلەکردن لە ناو مەسبەحە بۆ چونکە مەلەکردن لە ناو دەریاچەیە ینی زۆربەی شوێنی دەریاچەکان خۆتەزانی شاخ لەوەی لە 2 مەتر لە قەراق دوور بێ و ئاوەکە بچێتە نزیکی 15 مەتر قوڵەکەی ئێتۆ ئەگەر ینی غەواسیش پێ بێ ئەنج توانی 15 مەتر بچێژێراوە هەروەکو پەیامنێرمان کاروان لە هەولێرەوە باسیەوەی کە لەم چەند ڕۆژی ڕابردوودا 6 کەس لە زێ بچوو کاخنکاون کە ئەمەش ئەگەر مەلەوانگەکان هەبوایە ڕەنگە نەچوونە بۆ زۆر ڕاستە بەڕاستی داخستنی مەلەوانگەکان لەم کاتا شتێکی باش نەبوو ینی من خۆمەکو یاریزانێکی نێودەوڵەتی و ڕاهێنەرێک و چەند ساڵ ئەزمونم هەیە لە بوارەیە ینی هیچ ینی ئیشێکی باش نەبوو لەم کاتا کە مەلەوانگەکان داخران بۆ ئەتوانرا لە مەلەوانگەکان بکرێتەوانێ بەڵام لەژێر ڕێنمایی تەندروستیە کۆمەڵە مەرج و کۆمەڵی ڕێنمایی ئەتوانی دانرێ بۆ ئەو مەلەوانگانی کە ئاکرێتەوانێ ئەو کاتا هەم ڕێژەی گیانە دەزان کەمترە بوانێ هەم ئەو کارە سەدانەشی کە لە ئێستاە ڕوێدا کەمترە بۆ خۆش دەزانی ئەم ڤایرۆسەکە ئێستا لە ناو خۆمانە بڵاوە 150 ئەم ڤایرۆسەکە ئەتگرێت تۆ لە ڕێگەی قەلەقی و بێتاقەتیەوە زیاتر تەسیرەکە لە جەستە تۆ کە وەرزشت کرد کە مەلەوانیت کرد چالاکە بێ سترێسی مێش کەمە بێتەوە ئەمە واکە جەستە زیاتر ئەو ڕژێنانە دەرداکە زاڵێ بەسەر ڤایرۆسەکە ئەو مەترسیانەی کە بۆ هاوڵاتیان بۆ ئەو کەسانی کە ئەڕۆن مەلا ئەکەن لە چەمو لە دەریاچەکانە بۆ ڕاهێنەرێکیش یاخود بۆ یاریزانێکی شەر بە هەمان شێوەیە هەر مەترسی هەیە یاخود لەبەرەوەی کە ئەوان شارەزایی یاخود ئەزمونێکی باشیان هەیە کەمتر مەترسیان هەیە خۆی مەلەکردن لە دەریاچە و لە چەمەکانە زیاتر تەجروبەیە باش ئەو کەسی کە بە حکمیەوە کە ماڵی نزیک دەریاچە بیا نزیک بەحرەکان بیا نزیک شوێنەکان بێت تەجروبەیەکی زیاتری پێیا کردووە بۆ لە ناو ئاوی خوڕا ئاو چەنەها گێژەنی تیا کە تۆ چی ژێر ینی ئەگەر لە ڕووی ئاستی جەستەیی و ئاستی ینی مەلەزانینەوە تۆ باش نەبی ینی بە تاکی دەکەوێ ژێرە و ئەو کاتە دەرهێنانەوەی تەرمەکەش هەر زۆر قورسە بێت چونکە تۆ لە ئاوێکی خوڕا
خوازانێکی وێکی کەواتە مەرج نییە ئەو کەسەی کە لە مەلەوانگەیە مەلەوانێکی باشە لە دەریاچەکانیشە مەلەوانێکی باش بێ هەروکو بە ڕێزە دوتە پەیوەندی بە ئەزمونەوە هەیە لەو شوێنی کە مەلیتیان هیچ پەیوەندی بە ئەوە نییە کە تۆ لە مەسبەح زۆر باش بی لە ناو دەریاچەکانیشە بۆ شوێ بگرە 360 لە مەلەکردنی مەسبەح لەگەڵ مەلەکردنی دەریاچەیە فەرقی هەیە جیازی هەیە دەستەکانە خۆشەوی مامۆستا بڕوان ناوبڕێکی بچوو گۆرەگرین و بەردەوامە بین. لە پێناو پاراستنی تەندروستی خۆت و خێزان و هاوڵاتیان با هەمومان پابەندی ڕێنماییەکانی خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا بین. فەرمانگەی میدیا و زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵێ خۆشەویستان لەگەڵ میوانەکەمان بەردەوام بین کە تایبەتە بە مەلەکردن. مامۆستا بڕوان مەلەکردن هەر کەسێک بچێتە ناو ئاوانێ لە ئاوا بمێنێتەوانێ بێت و بڕوات بە مەلەکردن دانرێ یاخود تایبەتمەندی خۆی هەیە مەلەکرد یاخود کۆمەڵێک پێوەریان تایبەتمەندی هەیە کە بێت لەو کەسەیە هەبێ بتوانێت جێبەجێکە ئەنجا پێوترێت مەلەوان. عفو من پێشەوەی جوابی ئەو پرسیارە دەمەوەی خاڵی گرینگەیە باس لای خۆمان ینی ئێستا دووشت لە یەک جا ناکرێتەوە ینی مەلەوان لەگەڵ غەتس ئێستاواڵم ئەو مەلەوانێکی زۆر باشە ئەتوانێت 5 دقە لەژێر ئاوا بمێنێتەوە ئەمە هیچ عیلاقی نییە بە مەلەوانی و یا ئەڵێتوانێت سعاتی لەسەر ئاو بۆستێ هیچ نەکە ئەمەش لەگەڵ مەلەوانیە ینی زۆری فەرقا ئەم شتانە مەلەوان ئەو کەسەیە کە بتوانێت مەسافەیەک ببڕێ ینی بتوانێت چەند کیلۆمەترێک ببڕێ ئەوەی کە ئاچێتە ژێر ئاوەوە پێوترێ غەتس ئەمە ئیشی چییە ئیشی ئەوەیە کە لەژێر ئاوە بمێنێتەوە یا نەفرێکە خنکێ دەری بکاتەوە بەڵام سەباح ئەوەیە کە لە مەلەوان کە لە شێبڕکەکانە بەشداریەکە پێشبڕکەکان بەشداری پاڵوانەتەکانە کە ئەتوانێت مەسافەیەکی زۆر ببڕێ بۆ جوابی پرسیارەکەی بەڕێزیشت ینی هەر بچیتە ئاوە تەنها گەر هەر ڕۆشتنێکیشکی بۆ نەتەوە چێت بۆ مەسباح سعاتێک لە مەسبەحابی نیو سعات لە ئاوابی چارەکێ چێ چاکوزی و چارەکێکیتە ساوناوە یعنی تۆ جستت هەستەکەی کەیتە دەرەوە یعنی هەموو ماسوولەکانی گیانت هەز بە ئارامێکی زۆر کەواتە سوودی خۆی هەیە سوودی خۆی بەڵام پێی ناوترێ مەلەم کرد پێی ناوترێ مەلەم کرد بەڵام بەس من ئێستا بەداخۆ لێرە گەنجەکانمان سێرەکەی ئەچێ لە کافتریایەک دانیشێ لانی کەم 10,000 بۆ 15,000 حەوەزارای بە نێرگەلەیەک 4,000 بە قاوەیەک بە چایەک دانیشێ 2 ساعت 3 ساعت دانیشێ و کاتێکی زۆری بە فیڕۆدا و سێرەکەی زەرەرێکی زۆری لە جستەی خۆشیاوە بەڵام هەستەکەی سێرەکەی لەخوا بەجات دەسان مەلەوانگەکانمان ئێمە لەم شارەیانی سعرێکی ئەو شێوەی نیە زۆر لە بینی 10,000 بۆ 15,000 ئەچێتە ژوور بۆ مەسپا هەم لە ڕووی جستەیەوە زۆر چالاکە بێ هەم سترێسی مێشکی کەمە بێتەوە هەم دوورە بێت لە نەخۆشیەکان هەم قەلەقی ژیان خۆتەزانی ئێمە لە وەزڵەکانی ئێستا هیچ کەسێک نییە کە زەختی ئەم ژیانە لەسەر مێشک و دەرونی نەبێ جیاوازێکی زۆری هەیە لە بینی ئەوە باشە مامۆستا بڕوان کاتێک کە سەردانی مەلەوانگەکانەکەی ئەبینی چاودێرێک دانرا پێشتریش باسی ئەومان کرد چاودێرێک لەوەیە چاودێری ئەو کەساناکە کاچنە ئاوکە و مەلاکەن کەواتە جیاوازی نێوان ئەو چاودێرانە لەگەڵ ڕاهێنەرێکی مەلەوانیا چه جیاوازیەکیان هەیە جیاوازی چاودێر لەگەڵ ڕاهێنەری مەلەوانیا فەرقێکی زۆری هەیە من بەداخەواڵم زۆربەی چاودێرەکانمان لەوێ نەک مەلایان باش پێوەرەکانی بوون بە چاودێر چییە؟ پێوەرەکانی بوون بە چاودێرانی بە کۆمەڵک فلتەرا هەیە ئەبێ ئەم کەسە بم کۆمەڵە فلتەرات تێپەڕێ بۆ کەسێک بێ بە چاودێر بۆ نمونە من دێم تێستی ئەو کەساکەم کە بیکەم بە چاودێر تێستێکی ئەەکەم ئەبێ 100 مەترم لە دقیق و 25 سانیا بۆ ببڕێ بتوانێت پشتەمەلەم لە فلان دقیا بۆ بڕێ بتوانێت ئەوە بۆ چاودێرەکە ئەمە بۆ چاودێرەکەیە باشە توانێت ئەوەنە دقا هەردوو دەسی بەرز کاتەوە بەس وەستان بکات لە ئاوا ئەمە بە شێوەیەکی گشتی بتوانێت لانی کەم 20 مەتری مەسبەحەکە لەم سەر بۆ ئەو سەر بەژێر ئاوەکەیە بڕوە بەڵام بۆ ڕاهێنەر ئەم بۆ منە ئەگەر چاودێرەکە بە دقیق 25 سانیە بڕێ بۆ ڕاهێنەر طبعاً ئەبێ دقیقەکە کەمتر بێتەوە بێتە دقیق و 5 سانیە کاتەکانی یعنی کەمترە بێتەوە بتوانێت چاودێرێک بتوانێت دقیق بمێنێتەوە ئەبێ ڕاهێنەرەکە لانی کەم بتوانێت 2 دقیقە کەواتە ئاست و توانای ڕاهێنەرەکە ئەکرێت بڵێن زیاترە لە زیاترە بەڵێ چاودێرەکانیش لە مەسبەحە
بە هیچ شوێک ناتوانن خولی فێربوون بکەنەوە تەنها ئەوەی کە ئەتوانێت خولی فێربوون بکاتەوە ڕاهێنەرە خۆش دەزانی ڕاهێنەر لە مەلەوانگەکانە تەعاملکردنە بە ڕوحی ئینسانەوە ینی لەوە لە غەڵەتێکی بەسیتا بکوێتە ژێرەوە کەواتە ئەگەر باسێک لە چاودێرەکانی لای خۆما بکەین لە هەرێمی کوردستانە ئەکرێت ئەو پێوەرانی کە بە ڕێزت باسی کرد لە کەسێکان نەبێت و بڕوانامەیەکی پێدرابێت و کرابێتە چاودێر بە سەدان کەسێ لەم شارەیە نەک خاڵانێتیانێ بگرە هەر مەلەژ نازانێت چۆن ئەگرێ بە چاودێر ئیترە ما بێ لیژنەیەک دەرچێ یا لە ڕێگەی هەروەکو بەڕێزتە چۆن ڕۆحی ئەو کەسانانی تۆ تەعاملەکەی بە ڕوحی ئینسانە وای لێ هاتوو ئێستا خۆی ئیشی ڕاهێنەر ینی بۆ هەر کەس بۆ نەگەر ڕاهێنەرێک لە مەسبەحێکە ئیش بکە لایەنی کە مەگەر 6 سەعات بکە نابێت لە 600 دلار کەمتر وەرگریان ڕاهێنەرە سێرەکی چاودێرێک کە شەهادەیەکی دراوە تێتوانێت لە مەسبەحێکە ئیشکە ئەمیت ئەڵێ من بە پارەیەکی زۆر کەمتری کەم ینی ئەو کاتە هەم سەرعاتی ئیشەکە ئێکەمە بێتەوە هەم ئەو کەسێک کێتە ناو مەسبەحیشەوە تەمان کە بۆن منێت یەکشێکە مناڵی هەیە کە کەسی هەیە نێرە بۆ مەسبەحڵێ مەسبەح چاودێری لێ کە ئەینێرە نازانێ ئەمە کە لەو شوێنە لەو مەسبەحیشەکە چاودێرێک بە شێوەیەکی پرۆفشناڵ نییە لەوەی بکوێتە ژێرەوە بڕوادەری بێنێتەوە چاودێرەکە خۆشی لەگەڵ یا بکوێتە ژێرەوە کە چەند هزار ئەم حاڵەتەمان بینی و توش بۆ لە ناو مەسبەحەکان ئەو بڕوانامەیە لەلایەن کێوە ئەدرێ بە چاودێرەکان کوردستانی سلێمانیەوە ئەی چۆن ئەم لیژنەیە ئەم چاوپۆشیە ئەکەن لەم مەرجانە لەم پێوەرانە ئەبێ من ئەبێ لیژنەیەک پێک بێنرێ ینی بە سەپەرشتی چەند ئێمە چەند ڕاهێنەرێکی بە ئەزمونمان هەیە ینی لە کوردستان و لە شارەکەیەوەی وەکو مامۆستا بەرهەم مامۆستا گۆران توانە خاڵس شێخ نەجم ئەمانە هەمووی کەسی بە ئەزمونن هەموو کەسی زۆر شارەزان ئەتوانین ئێمە لیژنەیەک پێک بێنی بە هەماهنگگی لەگەڵ ئەوانە ینی کۆمەڵێک پێوە کۆمەڵێک یاسادانین بۆ ئەم ئیشە چونکە خۆتەزانی ئەم ئیشە تەعاملکردنە بە ڕوحی ئینسانەوە سەلامەتی کەسەکە لە پێش هەموو شتێکەوەی لە کاتی مەلەکردنە باشە کەواتە ئێستا ئەگەر کەسێک بیەوێ ببێتە مەلەوان یا ببێ فێری مەلەکردن بێ ئەو قۆناغانە چییە کە بە پیا تێپەڕێت مەلەوان 180 فێربوونی مەلەوان لە قاچە ینی ئەبێ قاچە 180 بە قۆڵی پێوتێتەوە فانی قاچ جوڵانی قاچ ئەو کەسی کە یەت فێری مەلەکردنە بێ ینی بە شێوەیەکی گشتی ینی ئەگەر پەیکەرێکی بۆ دروستکەن بە شێوەیەکی گشتیە بێ ئەم کۆمەڵە هەنگاوە بڕوان کۆمەڵە ستێپە تێپەڕێنێ یەکەم لە قاچەوە دەست پێ بکە تر بە هەرێکە بەپێی شێوازی ئەو ڕاهێنەری کە فێرێکارێکی ڕێگایەکی هەیە بەڵام بە گشتی باسیکەین ئەم پێوەرانە بێ تێپەڕێنێ لە قاچی مەزبوطکە شێوازی جوڵانی قاچ تۆفانکردن لە قاچەکە قاچی ڕقنەکە قاچی بە شێوەیەکی شل بێ لە ئاوەکە ئەوە ئەکەوێتەوە سەر خۆی مامۆستا بڕوا یاخۆت ڕاهێنەرەکە ئەبێ فێریکەوێتەوە سەر ڕاهێنەرەکە یعنی هیچ کەسێک نییە نەتوانێت فێری مەلە بێ بەڵام ئەو کەسی کە فێرە بێ و ئاسی فێربوونەکە گوێتەوە سەر توانای ڕاهێنەرەکە تا چەند شارەزایی هەیە بتوانێت ئەو کەسە بە شێوەیەکی زۆر ئەکادمی فێرکە ئەبێ قاچی فێرکە دوای قاچ شێوازی جوڵانی دەستی فێرکە شێوازی جوڵانی دەستی فێرکە شێوازی هەناسە وەرگرتن و هەناسەدانەوەی فێرکە کە پێوتێت تەنفیزی ئەو ئەمە ئەساسترین شتە تۆ لە چی کاتێکە کە دەست لێ هەناسە وەرەگری لە چی کاتێکە هەناسەکە ئەیتەوە لە ژێر ئاوەکە چونکە ئەم مەلەکردنە خۆ دەزانی ئەوەی کە ئێمە ئایکەین ئەوەنی سنگی لە دەرەوەی ئەڕۆ ئەم مەلێ هیچ قانونی نییە هیچ شێوەیەکی ئەکادمیتیانە مەلێ ئێستا بێ سەر لە ئاوەکە بێ لەگەڵ دوو باسکە سێ باسکە سەر دەرەکە هەناسەیەک وەرەگری و هەناسەکە لە ژێر ئاوەکە ئەیتەوە بەڵێ باشە چەند جۆر مەلەکردن هەیە یاخود زۆر جاڵێن پشتە مەلەیەوە بزان و سنگە مەلێ چیترە جۆرەکانی بە شێوەیەکی گشتی 4 جۆر مەلە هەیە کە بە شێوەیەکی ستاندارد کە لە ئۆلمپیاتەوە لە پاڵەوانەتی عالەمیە ئیشی لەسەرگری 4 جۆر مەلە هەیە باسکە مەلە هەیە پشتە مەلە هەیە سنگە مەلە هەیە پەپولە مەلە هەیە ئەم کامیان ئاسانە بۆ فێربوون پشتە مەلە لە هەمووی ئاسانترە تەکنیکێکی قورسینی یعنی ئەگەر من چەند تەلەبێکی خۆ مادوو تەلامانی نەگەیشتووەتە 5 دقه بۆ 10 دقه ینی تینەکەی وە تەکنیکەکەی وەرگرتووە پشتە مەلە ژێشتێک لەو مەلانی کە جسم ئیسراحەتەکە پشتی ئیسراحەتەکە ینی ماسوولگەکانی گیان هەمووی ئیسراحەتەکە بێت ئەکرێت کەسێک هەر هەمووی فێر بێت یاخود ئاسانە بۆی یان قورسە خۆی لەناو هەموو ئەم شێوازی مەلانەیە پەپوو لە مەلە لە هەمووی قورسترە ئەبێ جارێک کۆرسی یەکەم وەرگێ کە پێگاتووە لە باسکە مەلە پشتە مەلە سنگە مەلە دوای ئەوە وەستان لە ئاوی فێرەکرێ ئەمە ستێپێک چەند ڕۆژێک یان نزیکی مانگی لەسەر ئەم مەلانە بەردەوامە بێ دوای ئەوە دێتە سەر شێوازی پەپوولە مەلە چونکە تەکنیکێکی زۆر قورسیە پەپوولە مەلە وەکو هیچ نەو ئەمەلەیەکی تر نییە
پەپوولە مەلە تەکنیکێکی زۆر قورسێوێ جسمێکی زۆر تایبەتی شێوێ بێ جسم نەرم بێ بۆ ئەو خولانی کاکرێتەوە مامۆستا بڕوا کاتێکە کێبڕکی پێڵێن زیاتر کێبڕکی پێڵێن بۆ هەر یەک لە جۆرەکان ئەم کێبڕکێ جیاکرێتەوانە یاخود بۆ هەموو شێوەیەکە بێت ئەو کەسە ئارەزومەندە بڵێ یاریزانەکە ئارەزومەندە بە کام جۆریان ئەیبڕێت بۆ منە ئێستا لە پاڵەوانەتەکانە ئێمە تازە پێگەیشتوانمان هەیە لاوانمان هەیە پێشکەوتوان بەسم جۆری مەلەکە جۆری مەلەکە بۆن لە پێشکەوتوانە کۆمەڵێک مەلە دانرێت پێش ڕۆژێک پێش بتوڵە 2 ڕۆژ پێش پاڵەوانەتەکە مەلەوانەکان دارێت بۆ مناڵە 50 مەتری باسکەمەلیتیایە 100 مەتری باسکەمەلیتیایە 50 سنگەمەلیتیایە 50 پەپوولە مەلیتیایە یعنی کەوتی پەپوولە مەلە بۆ تەفلای ئەبێت و ئیلا بۆ مەلێ تەواویکی ئەگەر لە نیوای بیکەیت دەسنگەمەلە تۆ بیدە فاڵ و ئاو تەکری کریتە دەرەوە بۆ ئەم ساڵ هیچ پاڵەوانەتیە کرا یا فریا کەوتن یا بەحقیقەت ئەم شتەهات بەسەرا ئەم نەخۆشی ئینشەڵڵا هەمومان لێ بە دوورە بین ینی پاڵەوانەتیەکان هەمووی وەستا بە شێوەیەکی گشتی وەستا بەڵام ئێمە خۆمان لە بەرنامەمان نایە وەکو کۆمەڵێک ڕاهێنەری بە ئەزمون و یاریزان پاڵەوانەتێکی ماوە درێژ بکەینەوانێ لە دەریاچەی دوکان ئینشاءڵڵا ئەم مۆزوعە تۆزێک تێپەڕی ئینشاءڵڵا ئەوەشەکەین ئینشاءڵڵا بە ئومێدی سەرکەوتنی زیاتر بۆ بەڕێستان بۆ سەرجەم مەلەوانان و یاریزانانی تر مامۆستا بڕوا شتێکی تر کە زۆر بەلامەوە گرنگە یاخود تەسەوڕەکەم دایکان و باوکان زۆر بەلایەنەوە گرنگ بێ ئەو مەلەوانگانە زۆر جار بۆ نمونە باوکەکە مناڵەکەی خۆی لەگەڵ خۆیابات ئەیباتە ئەو ئاوانێک کە خۆی ئەچێتە ناوی ئەم ئاوەی کە بۆ گەورە دروست کراوە ئەنی بڵێ ئەو مادانی کە تی کراوە بۆ گەورە ئەشێت بۆ مناڵیش ئەشێت یاخود ئەو ئاوە پێویستە جیاواز بێت پێویستە جیاواز بێت چونکە مەسا لە زۆربەی مەسبحەکانە حەوزی مناڵ جیایە حەوزی گەورە جیایە چونکە ئەو ڕێژە کلۆر و دەرمانی کاکرێتە حەوزی مناڵەوە ڕێژەکەی کەمتر خۆ دەزانی مناڵ پێستی ناسکە ینی لەوەی تەحملی ئەو وینە نەکە کەواتە ئەمە هەڵەیە زۆر دایکان و باوکانی کە مناڵەکان لەگە خۆ نابێ بە هیچ شوێکەوە زۆر هەڵەیە مادەکان کە ئەکرێتە ئەو ئاوە بۆ مناڵەوانێ بڕەکەی کەمترە یاخود هەر جۆرەکەشی جیاوازی هەیە ئەینەم جۆرە بەڵام بڕەکەی کەمترە دەستەکانە خۆش بێت مامۆستا بڕۆ ئێستا باسێک لە سوودەکانی مەلەوانی بکەین و لە هەمان کاتدا هەروەک لە پێشێکەکەشا باسم کرد زۆر جار دکتۆرە بەڕێزەکان باسیێواکەن کە زۆرێک لە نەخۆشیەکان و ئازارەکانی جەستە لە ڕێگەی مەلەکردنەوە نێتوانێت چارەسەر بکرێت سوودەکانی مەلەکردن چین یاخود ئەو نەخۆشی و ئازارانی کە لە ڕێگەی مەلەکردنەوەانێت چارەسەرەکرێت چییە؟ خۆی مەلەکردن بۆ باشە کە تو ئێستا چی ڕاکردنەکەی لە ڕاکردنا زۆرترین قووەتەکەوێت دەستەر ئازاڵاتی قاچ هەناسە نەفەس لە ڕووی فەسلە جیناوە بەڵام مەلەکردن کە ئەچیتە ئاوە هەموو لەش بە یەک قورسایی بە یەک چێش ئاوەکە زەختی لەیەکە ئەمە خۆی لە خۆی یەکسەرە بێتە هۆی ئەوەی کە تۆ جسم ئیسراحەت بکە ئەنی ئاوەکە یاری بە جسم تەکە جسم ئیسراحەت دەکە کۆمەڵی ئازار هەیە بۆ نمونە ئازاری پشتە ئازاری جونگەیە ئازاری ئەژنۆیە هیوا هینی فەقەراتی ئێمە خۆمان چەند جەلسەیەکمانێت چەند من خۆم لەسەر چەند کەسێک تاقیم کردوتەوانێ ینی سپاس بۆخوا 100% ئیسفادەی لێکە دۆشت کۆمەڵی جوڵەکردنە لە ئاوا کە ڕۆیشتنە بەش جوڵەکان مامۆستا بڕۆ ئەتوانی هەر ئابە نەزەری پێمان بڵێ یاخود پێویستی بە عملی بەڵامەوەی کە بتوانین ئێستا ئەتوانی بە نەزەری پێت شێوازی یەکەم شێوازی جوڵان ڕۆیشتن لە ئاوەکە تا ڕێکی ناوکی بێ بە هەنگاوی تۆزێک گەورە دەسەخاتە سەر هەر پشتی سەری ئەچێ بۆ ئەو بەری مەسبەحەکە بە پشتا ئاگەڕێتەوە بۆی ئاوەکە بیا لە پشتی چەند جارێک ئەمە دووبارە کاتەوە دوای ئەوە لە قەراغ مەسبەحەکە وەستێ تا سنگی لە ئاوەکەیە شێوازی جوڵانی قاچ بە شێوەی بازنەی بە شێوەی بازنەی قاچە جوڵەنە بێ ئەوەی ماسوولگەکانی قاچی ڕق بکە بۆ دەجار بە لای ڕاستە دەجار بە لای چەپە بەس قاچی ئەجوڵێنی یان تەواوی جەستی ئەجوڵێنی بەس قاچی ئەجوڵێنێ دوای ئەوە بێ بە قاچی چەپ دوای ئەوە هەرە وەستەی لە قەراخی مەسبەحەکە دەسەکرێ بە قەراخی مەسبەحەکەەوە ئەم جارە قاچی بۆ پێشەوە بۆ دواوە ینی بەڵام بە شێوەیە کە لە هیچ حاڵەتێک لە هیچ جوڵاندنێکە جسمی ڕق نەکات چونکە خۆ دەزانی لە هەر جوڵانێکە کە جسم ڕق کرد زۆرترین زەخت و تەشەنە جێتێت سەر و شوێنەکە تۆ بۆ شێوەیەک ینی پێویستە جسم تەواو تەواشل بێ بۆ شێوەی جوڵانە دواوە قاچەکەی تر بەم شێوەی ئەنج بە هەر بە عینە شێوە وەستێ ڕووی قاچی بۆ دەرەوەی ئاوەکەی جوڵێنێ بە عکسەوە جارێکتر بۆ دواوە هێنێتەوە ئەمە کۆمەڵێ شتن کە ئێمە لەسەر چەند کەسێک تاقیمان کردوەوە زۆر ئیسفادی لێ کردو بگرە نەک ئازاری کەم بۆ تۆ هەر سپاس بۆ تەواو چاک بۆ دەستەکانە خۆش مامۆستا بڕوا کۆتا ڕێنمایی بەڕێستان بۆ هاوڵاتیان یا بۆ مەلەوانان بە تایبەتی ئەوانەی کاچن بۆ چەم و دەریاچەکان من لێرەوە
داوام لەو کەسانە هەیە کە ئاچن بۆ چەم و دەریاچەکان بە تایبەتیەوە کەسانی کە فترێکی زۆر لە مەلەوانی دابڕاون یەکسەر خوان نێن بە ئاوەکە بڕۆن بەرەو قوڵایی چونکە خۆ دەزانی مەلەکردن لەوەی تووشی قاج وەستانێک بیا دەمارێکی لێش بێ بۆسێ سەرەتا لە قەراغا شێو تا تۆزە جسمی گەرمە بێ پێش هەموو شتێک کە بچێتە ئاوە کۆمەڵێ تەمارین هەیە لە دەرەوەی ئاوبیکە بۆی لەشی گەرم بێ بۆی تووشی تەشەنوج و دەماروەستان نەبێ بەم شێوەیە بە تایبەتی لە ئاوە ساردەکانە زۆرترین ڕێژەی تەشەنوج و دەماروەستان هەیە تایبەتی لە ئەو زەیی دوکان کە بەداخەوە کە ساڵانە خەڵکێکی زۆر بۆ سەیران هێتە ئەویا لەو ئاوایخنکە شەرتە مەلەوانێکی زۆر باشیش بێ بەڵام بەهۆی ساردی ئاوەکەەوە ئەبێتە هۆی ئەو حاڵەت گوێبیستیەوە بین کاڵێ سڕ بووە لە وەکو سڕبوون سڕە بێ ئاوەکە زۆر ساردە ینی من ڕێنمایم هەیە بۆ ئەوان لەو شوێنانە حتا بوانەکرێت کەمترین مەلەوانی بکەن ئەگەر کردیشان ئەم پێوەرانە ئەم ستێپانە بکەن لە سەرەتای حمایەکی تەواو بکەن لە قەراغ ئاوەکە تاوەکو جسمیان تاوا لەگەڵ ئاوەکەیان ڕادێ و موجی ئاوەکە وەرەگرێ بەردەوام بن دوای ئەوە بەردەوام دەستەکانە خۆش بە مامۆستا بڕوا زۆر سپاس بۆ سەرجەم لە ڕێنمایی لە زانیاریەکانە زۆر سپاس بۆ مامۆستا بڕوا سەلام کە بەڕێزیان یاریزانی هەڵبژاردەی عێراق و ڕاینەری نێودەوڵەتی مەلەوانی سپاس بۆ ئامادەبوونت بەڵێ خۆشەویستان ئێستا شەچینە لای یەکێکی تر لە بڕگەکانی بەرنامەی ئەمڕۆمان بڕگەی دەنگ و ڕەنگی ڕانیە با پێکەوە بینەری بین و دواتر بەردەوام بین. Ziraka sur bu omzani.
دائما بيان لسير بكاكرين جانا أول سؤال أول فين أول سؤال كمان حساب لك بس جانا سافر سافر بالكاميرا بس شادي بقى ها هذا التصوير كان جاندي نيو كاكا بين بخير سي كذا فرمي لا خدمتك جاني سندك سندك سي حزين ويتك بابا كسكي بابا سكسر بس يلا بابا بس سلام تعال شبابي تعال شبابي كده جوزك تعال سيبو أول بعدين كاكا سانجو اسمه يوشي لو بانسر كاكا دو بانسر سعودي ڤایرۆسی کۆرۆنا دەستەکانتان بە بەردەوامی بشۆن، بە تایبەتی کاتێک کە لە کارەوە دەچنەوە بۆ ماڵ. لووتتان خاوێن بکەنەوە، بکۆکن یا بپژمن، خواردن بخۆن و یا ئاگاتان لە خواردنی خۆتان بێت. لانیکەم دەستەکانی خۆت بە ئاو و سابوون بۆ 20 چرکە بشۆ.
ناومشتتان لە یەکدی بخشێنن پشتە دەستەکانی خۆتان لە یەکدی بخشێنن لەبیرتان نەچێت کە نێوان پەنجەکانتان خاوێن بکەنەوە پشتی پەنجەکانتان لە ناومشتتان بخشێنن قامکە گەورەکەتان لە بیر نەچێت نوکی پەنجەکانتان لە ناومشتی هەردوو دەستان بخشێنن ئەمە لەگەڵ دەستەکەی تریشتان بکەن. ڤایرۆسی کۆرۆنا ژیانی خۆت و ئەوانی دی بپارێزە. بەڵێ خۆشێستان یەکێکی تر لە بڕگەکانی بەرنامەی ئەمڕۆمان بڕگەی نیگایە با بێکەوە بینەری بین و دواتر لەگەڵتان بەردەوام بین. بەڵێ ئازیزان یەکێکی تر لە بڕگەکانی بەرنامەی ئەمڕۆمان بڕگەی گوڵە کە ئەم بڕگەیە تایبەتە بۆ کەسانی کە ئارەزووی باخ و یان گوڵ و سەوزایەکەن کە لە ماڵەکانیانە هەبێ بێگومان هەر گوڵێک لە گوڵێکەوە بۆ گوڵێکی تر شێوازی خزمەتکردن و شێوازی ئاودان و شێوازی یان بڕی پێویستی ڕووناکی و خۆری جیاوازە لە گوڵێکەوە بۆ گوڵێکی تر هەر جارە و لەم بڕگەیەدا کۆمەڵێک ڕێنمایی تایبەت بە جۆرێک لە گوڵەکان بۆ ئێوەی ئازیز ئامادە دەکەین فەرموو با پێکەوە بینەری ئەم جارەی بڕگەی گوڵبین بزانین چ جۆرە گوڵێکەوە ڕێنمایەکان چین فەرموون. نیتان باش سڵاو لە بینەران ئەمڕۆ پێم باش بوو تیژ خەینە سەر شێوازی ڕواندنی گوڵ لەبەر ئەوەی کە زۆرێک لە خانمان یا لە خەڵکان نازانن گوڵ چۆن بڕوێنن. گوڵ پێویستە ئەو ئینجانەی کە تیا ئەڕوێنی کونی تیابێت لە ژێرەوە لە ژێرەوەی ئینجانەکە ئەگەر کونی تیانە بێ ئەو ئاوەی کە ئەیدەی بەتاڵ بێت ئەبێتە هۆی ڕزانی ئەو ڕێگەی و ئەبێتە هۆی نەخۆشی و لە ناوچوونی ئەم گوڵە. شێوازی ڕواندنەکەی کە ئەی ڕوێنی لە ئینجانەکەی پێویستە ئەو گوڵە لە چه ئاستێکا بۆ لە ئینجانەکەی خۆیان کە تۆش ئەی ڕوێنی
لەم ئینجانە تازەیە لە هەمان ئاستا بێ نەک زۆر بەرز بێ یا زۆر نزم بێ بیکەیتە ناوانێ بڵێ وڵات چاکە لەبەر ئەوەی کە گڵی زیاتر تێکەیت و قەدی ڕۆکەی پێداپۆشی ئەمە نابێ مەغەڵەتە یان ئەگەر زۆر لە دەرەوە بێ نسبەتێ لە ڕێگ و گڵەکەی خۆی بە دەرەوە بێ کە ئەو گڵی کە پێشتری خۆی بووە نسبەتێکی لەوە بە دەرەوە بێ ئەوش هەر نابێ ئەوش هەر غەڵەتە پێویستە حەدی خۆی بێت و شێوازی بەکارهێنانی گڵەکە پیتمۆز بەکاربێنی لەگەڵ گڵی ڕەشە لەگەڵ نسبەتێک پێرلایتە پێرلایت مادەیەکە ئاو خەزنەکە بۆ ئەو شەتڵە لەگەڵ گڵەکەی جوان تێکەڵیانەکەی ئەبێتە هۆی خەزنکردنی ئاو یعنی هەموو کاتێکیش ئەو گوڵی تۆ پێویستی بە ئاو نابێت لەو پێرلایتەوانێ ئاوەکە کە خەزن کراوە وەریەگرێتەوانە ڕاکە و ئاوی لێخواتەوە پیتمۆزە بێ بەکاربێنی لەگەڵ پێرلایتەکە و لەگەڵ گڵەکە هەرسێکی بێ کۆتێکەڵەکەی توتاوە گەورە بچووکی ئینجانە بە ژێرەی ئینجانەکە گڵی بۆ ئەگریتەوانێ هەم لە پیتمۆز هەم لە گڵ هەم لەو پێرلایتە بە نسبەت تێکەڵیەکەی هەتا ئەو قیاسێکی مکەملێ بۆ دەرەچێ بۆ گڵەکەی. بەڵێ بەڕێزان بۆ هیوایی کە سوودتان لە بڕگەی گوڵ وەرگرت بێ بە تایبەت ئەو کەسانی کە ئارەزوی گوڵ و سۆزای باخەکەن لە ماڵەکانیانە خۆشەویستان کۆی پرۆگرامی ئەم ڕۆژمان بە یارمەتی ئاوکارانی پێشکەشکردن هەتا سبەینێ و بە کۆمەڵێ بڕگۆ بابەتی نوێینەوە لای ئێوەی ئازیز و خۆشەویست هەر شاد و ئاسوودە بن بە هیوای لەش ساغی و تەندروستێکی باش بۆ هەموو لایەکتان خواتان لەگەڵ.